و شەریکە هیوا لە هەموو پرۆژەکانی شاری هەولێر زۆر ڕێکتر و بە خزمەتگوزاری ترا و دەتوانن ڕیکۆردی هەموو گروپەکان کەش بکەن ئەو بەڕێزە قسە لەسەر بعضە شتە کرد سەبارە بە شەریکە هیوا لە هیچ پرۆژەکانی کە مەکتەب دروست نەکرا ئەو شخصێکە ناوی ئەحمەدی مازدی سێ پرۆژەی گەورە وەکو مەکتەب لێرە پێشکەشی حکوومەت کردێت کە لەسەر ئیساب خۆ لەسەر کورفەی شەریکەی بووە دروستی کردێ بە ملیۆنەها دلار ئەگەر ئەو کەسەی کە تەشهیری پێ کرد ئەگەر حاجی ئەحمەد ئەو شخصە بە ملیۆنەها دلار نەدەچوت سەر بکاتن لە پرۆژەی کە خزمەتگوزاری لە بۆ خەڵکی دی ئەسڵەن ئەو قسانێکە کرد هیچ ڕاست نیە لەبەر ئەو شخصێکە تەشهیری پێ کرد ئەو نوع کەسەنیە کە بێتن لۆ بەرژەوەندی جیرفانی خۆی بە ملیۆنەها دلار پێشکەش بە حکوومەت کە و هیچ تەشیش بەترس نییە چونکە ئەو زمانە نەما هیچ کەس بەترس یعنی پرۆژە بە خەڵکی بکاتەوە و برا گەورەش ئەمە لێرە و ڕێز و سڵامالوێ دەستخۆشی لێ دەکەین کە لە هەموو بوارەکان پێش خەر بووە و تایبەتیش بواری پەروەردە ئەو شتانە مەسافە حەدیقەکەی دیارە دەستکاری نەکرایە و بینی حەدیقە ئەو بینایش جادێ پێشتریش لە پرۆژە هەبووە کە دەکرێتە بەشی خزمەتگوزاری لایەکی بازرگانی و لایەکەتکەش مارکێتە هیچ شەکی وامان نیە بەس نازانم و برادەرە دیارە شتەکان بە غەڵەت تێگەیشتیان ئیشی شخصی خۆی هەبووە.